اگر آماده بن ها هلبستا داوی یان جسترانا داوی یاکو ببونیا دەرباسبوونا یەک ساڵی لەسەر شەهیدبوونا مشعل تەموو هاتیە چێکردن هەمی هەنەرمەندێما یەکۆن vێشە vê بەشدار بوون wê pêkva وەکو گروپەکێ تەڤایی wê vê هەلبەستێ ببێژن مشعل هەلگرێ علامەت و فەرموکن هونەرمەندان ئون û wê strana xwe. آزادی بردست بو
Mavi Hanım abi, Hamim Nurman'da Sparta Orkeli Kıradına Otorat.